بەڕێزان لە NLP دوو مۆدێلمان هەیە. مۆدێلی مێلتۆنمان هەیە، مۆدێلی مێتامان هەیە. مۆدێلی مێلتۆن مۆدێلێکە کە ئەیەوێت تەئسیر لە لاشعوری تۆ بکە. مۆدێلی مێتا مۆدێلێکە ئەیەوێت زانیاریەکان شیکاتەوە. ئەم دوو مۆدێلە عەکسیەک. بووی تێبگەن بەڕێزان ئێستاکە هەندێک کەس مناقەشاتی بۆ دروست بۆ ئایا NLP عیلم نییە نازانم چییە، واز لەو شتانە بێنن، هەوڵ بن شت تێبگەن، هەوڵ بن لە مۆزوعەکە تێبگەین کە لە مۆزوعەکە تێگەشتی ئەو کاتە گاڵتت بەڕازە قسەیەت. ئەوە ئەگەر هەر کەس پرسیاری لەسەر NLP هەبوو ئینشاڵڵا لە فرسەتێکا وەڵامتانەیەمەوە. NLP تەکنیکە، عیلم نییە، تەکنیکە ئازیزان. NLP تەکنیکە. لە چ بوارێکا تەکنیکە؟ لە بواری پەیوەندیە. چی بۆ پەیوەندی گرنگە؟ پەیوەندی چی ئەیە بە تۆ؟ تێگەشتن ئەیە بە تۆ، کاریگەری ئەیە بە تۆ. گرنگی NLP لەمایە. گرنگی NLP لەوە نییە ئایا NLP وەکو سایکۆلۆژیا وەکو سۆسیۆلۆژیا عیلمەیە عیلم نییە. ئەوە مۆزوع نییە. بۆیە ئەو کەسانەی ئەو شتانە ئەوروژێنن، من دڵنیام ئاستە عیلمیەکان زۆر نزمە. راپۆرتێکم بینی زۆر زەعیف بوو، کۆمنتی خەڵکم بینی زۆر مناڵانە بوو. بۆ هەر تێ ناگە لە مۆزوعەکە چییە. شارەزانی بواری NLP ناڵێن NLP عیلمە. هەندێکیان ئەڵێن عیلمیشە و هونەریشە. حەقیقەیەم بۆ قسانش. بەڵام زۆربەی خەبیرەکانی NLP ئەڵێن NLP تەکنیکێکان لە بواری پەیوەندیە. ئەگەر سبەی عیلم پێشکە و تەکنیکێکی کاریگەرترمان لەوە دەستکە و ئێوازی بێن ئەمە چی؟ تەکنیکێکی بەکەتر بەکارێن. ئەستا تۆ بۆ نمونە ئەگەر شتێکی کامێرەیەکی باشترت دەستکە و کامێرەیەکی باشتر بەکارێنی، مۆبایلێکی باشتر دەستکە و سبەی مۆبایلە باشترەکە بەکارێنی. کەواتە هیچ ئەوانەی کە شارەزای NLP هیچ تەعەسسوبێکیان بۆ مۆزوعەکە نییە. با ئێستا بگەڕێمەوە بۆی تێبگەێنم ئەو دوو مۆدێلە ئیشی چییە. من بە تۆ ئەڵێم بۆی قەناعەتی پێ بکەم، ئەڵێم زۆرینە ئەو شتیان پێ باشە، لەبەرەوە تۆ لە خۆتۆ وامەڵێ بۆچی مەگەر ئەوە عیبی چییە؟ ئێقەی چیەکە تۆ ئەگەر بێت و هەوڵ بەی لەو شتا شارەزە. بەڕێزان ئەم قسانە تەئسیری زۆر لێەکە کەچی معلوماتەکانی وازەح نییە، هیچی بەسەر هیچۆ نەبوو قسانەکە کردم، بە زۆریش تەئسیری هەیە. بۆ چونکە لە شعوری تۆ ئەتوانەی وەکو زیرەکێ دەستکردەکە لێکدانەوە بۆ ئەمانە بکە مەفهومێک وەربگرێ. منی ژەمێم گەشتی تۆ مەفهومە وەربگرێ. بۆیە قەناعەتی پێ ئەەکەم بەبێ پێدانی وەردە معلومات، بەبێ پێدانی دەق. ئوسلوبی مێتا ئەڵێ چی؟ ئەڵێ تۆ ئەبێ وردی کەیتەوە. تۆ ئەڵێی زۆرینە مەبەستت زۆرینەی کێ؟ بۆ نمونە ئەڵێی زۆرینەی ئەم خەڵکی کە لە کوردستانەژی. ئەڵێی مەسەلەن لە سەدا چەند؟ کابرا یەکسەر ڕوبەڕووی معلوماتێکە بێتەوە، کاتێکە وەڵامی ئەیاتەوە کاریگەریەکە نامێنێ، تەنها معلوماتێکی ڕوو دێتە دەرەوە. ئوسلوبی مێتا ئەوەیە تۆ پرسیارکی کێ چۆن کەی لەکوێ بەچی بۆ کێ. کاتێککە ئەم پرسیارانە ئەەکەی مەجبورە ئەو کەسەی پەیامەکەی گەیاندووە معلوماتی ترت باتێ تا تۆ زانیاریە تەواوەکە بگاوە تۆ تێبگی. تۆ ڕوبەڕووی کۆمەڵی کێشە ئەبیتەوە کە نایەڵێ معلومات بەڕێکپێکی بگاتە مێشکرد و لە هەمان کاتیشا تەئسیری لێک. بۆیە بەڕێزان ئەو کەسانی بەخامێزی قساکەن زۆر تەئسیری هەیە. بۆ نمونە کەسێک ئەوێ قەناعەت کا بە تۆ چی ئەکا؟ قسەی عاریفانە ئەکا، قسەی ئەدەبی ئەکا. بۆ نمونە یەکسەر ئەڵێ مەولانای ڕۆمی وای وێت، بەختیار عەلی وەها ئەڵێ. قسەی ئەدەبی بۆ ئەکا، قسەی ئەدەبی معلوماتەکەی دەقیق نییە، بەڵام تەئسیر لە ناختەکە. لە خۆتۆ قسە و پێ نەماوە بەبێ ئەوەی بەڵگی بەرامبەرەکەشە بەهێز بێ. ئەگەر ئەتەوێ شیکەیتەوە بەچی شیەکەیتەوە؟ بە پرسیارکردن. تۆ ئەڵی کاکەیتر زانایان واڵێ، ئەڵی زانایان کێن؟ مەبەستت کامانەیان وەنیە؟ چەند دانیان واڵێن؟ بابزانی یەکسەر بەڵگەکەی ئەوەندە زەعیفە بێ گیرە خوا بەدەستیە. نەفەرەکەی کە قسەکەی کردووە
بۆیە ئەمانەی کە زۆر جار و ئامۆژگاری خەڵکەکەن چی ئەکەن پەنا ئەبەنە بەر طریقی مێلتۆن. طریقی مێلتۆن بۆ قەناعەت پێکردنی خەڵک زۆر باش. بۆ نمونە زۆربەی بانخوازەکان طریقی مێلتۆن بەکارێن، زۆربەی دکتۆرە نەفسیەکان طریقی مێلتۆن بەکارێنن، زۆربەی پەرەپێدەرەکان ڕاهێنەرەکانی بواری پەرەپێدانی مرۆیی طریقی مێلتۆن بەکارێنن، طریقی داتا و دقت و وەڵام و پرسیار بەکار نایەنن، طریقی هین بەکارێنن ئەوەی کە تەئسیر لە بەرامبەرکێک. بۆیە ئەمانە مەجاریان زۆرە قسەی ناعیلمی بکەن. واضح ئێستا قسە ئەکات تەئسیری شلێەکە. اینجا ئەم تەئسیرکردنە چۆن؟ بۆ نمونە ئەڵێ زمانی شەڕی عێران و عێراق مەلایەکیش اینجا تەمان هەر مەفرەزەیە کە دەرەچوو هی سوپای بازداران مەلایەکیان لەگەڵا بوو. ئەم مەلایە سەر بە بازدارانی ئێران بوو لە ناو جەیش و ئەرتەشە لە کاتی شەڕی ئێران و عێراق. ئەڵێ لە شوێنێکە هەموو دەورە درێن و ئەو شوێنێک کە ئەتوانن لێڕاکەن ئەڵغامی لێ. مەلا ئێرانیەکەیەت باسی شەهید بوونەکە ئەوەنە بە قووەتدا ئەبەزێتە سەر شەهادەت و ئەمانە دوایی ئەڵێ چەند کەسێکمانەوە فیدایی بەم تو لە ڕێیان ڕابکەن احتیمالی ئەڵغامی تیابێت. ئەڵێ وتی کێ ئامادەیە بڕوا؟ ئەو نەفری گێڕایەتیەوە خۆی سنی بووە باوەڕی بە قسەی مەلاشعەکە نەبووە. ئەڵێ هەر هەمووی دەستی هەڵبڕی من نەبێ. ئەڵێ تەریقە بوومەوە هەمووی دەستی هەڵبڕیەوە من ئەحمادەم ڕاکەم لێوە. بەڕێزان ئەمە چیە؟ ئەمە ئوسلوبی مێلتۆنە. تۆ ئەتوانی بەو شێوازە تەئسیرکی لە خەڵک. جا قسەکە لەسەر چییە؟ تۆ بە طریقەی مێلتۆن ئەتوانی ئەوەندە تەئسیرکی لە خەڵک کابرا ئامادە بێ خۆی با بەکوشت.